لەوانەیە پێشوو ئەندە بابەتمان ڕوون کردەوە ئێستا شەڵ دەدەن زیاتر بە شوێن مۆزوعەکە بچین. ئەو پرسیارەیە کە لەوانەیە پێشوو دروست بووەوە بوو باسی ئەوەمان کرد کە دەوڵەتەکان دروست کراون و پرۆسەی دروستکردنیش خۆی پرۆسەیەکە دەبێت لی تێبگەی هەتاوەکو لەوە تێبگەی دروستکردنی دەوڵەت یانی چی. و ئەوەشم ڕوون کردەوە ئێمە دەبین بە نەتەوە یا دەبین بە دەوڵەت جیاوازە لەوەی بڵێ ئێمە دەوڵەت دروست دەکرێت. عادەتەن کورد ئەگەر ملاحەزەت کردبێ خەڵکی خۆمان کە قسە لەبارەی دەوڵەتەوە دەکا باسی ئەوە دەکا کە دەبین بە دەوڵەت، باسی ئەوە ناکات دەوڵەت دروست دەکەیت. ینی خەڵکە عامەکە و عمومەن نەک خەڵکە عامەکەش خەڵکی ئەوانش کە خەڵکی ئەکادمیش تەنانەت لەو مۆزوعات زۆر ناکەن، باسی ئەوە دەکەن دەڵێن دەبین بە دەوڵەت نەک دەکرێن بە دەوڵەت. فەرزان لە زمانی ستاندارد دەبێ بیکەی بە ستاندارد نەک دەبێ بە ستاندارد. ئێمە عادەتەن ئاوا دەڵێن ئەکادمیەکانیش تەنانەت دەو کێشەیان هەیە دەڵێن زمانی کوردی بۆ بە ستانداردیان نەبوو، دەبێت بە ستانداردیان نابێت، دەبێت بە ستاندارد نییە، دەکرێت بە ستاندارد و فعلەن زمانی کوردی ناکرێ بە ستاندارد. و ئەمە یەکێکە لە کێشەکان کە تەنانەت دەوانش کە احتیمامیان بۆ مۆزوع داوە کەوتونەتە حاڵەتێکەوە نازانن لەم نەتیجە ینی بگەنە چی لەم مۆزوعە. فەرزەن ئەگەر ملاحەزەی ڕێی هەندێک لە ئەکادمیەکان بکەیەوانەی کە خبرەیەکی زۆریان هەیە وەکو دکتۆر عەزەدین و وەکو کەسێکی وەکو دکتۆر معرف خەزنەدار و کەسانێکی تر کە لەو مۆزوعە ساڵانێکی زۆر تەمەنێک لەگەڵ ئەو مۆزوعە ڕۆشتون کاتێک شتەکانیان دەخوێنیتەوە لەبەرەوە و کێشەیە لەلایەن یەکلا نەبووەتەوە دێن دەڵێن زمانی کوردی ینی بووە بە ستاندارد، ینی خۆی بە شکڵێکی سروشتی بووە بە ستاندارد، بە شکڵی سروشتی نابێ بە ستاندارد. لە ڕاستی ستاندارد دەبێ حکومەت دەوڵەتێکە بێ ئەم زمانە دروست کاتەوە، ئەم زمانە بە پرۆسەیەکا بەرێ و ڕێو ڕەسمی بۆ دانێ و خەڵکەکەش دواتر حەسە بە ئەو ڕێو ڕەسمە فێری زمانەکە ببن و حەسە بە ئەو ڕێو ڕەسمەی کە تەمان هەرەوە نییە کە و دەستگایە دادنێ بۆی زمانەکە بکاتە ستاندارد و ئیملای بۆ دانێ و ڕێزمانی بۆ دانێ و خەڵکەکە کە لە مەکتەبا پەروەردەی دەکا بەو شێوازە قسە بکەن هەر ئەمەندە نییە. لە عینی کاتا ئەمە پرۆسەیەکی بەردەوامە دەبێت دوای دروستکردنەکەشی کۆمەڵە دام و دەستگا هەبێت دایمە مراقەبەی چی بکەن زمانەکە بکەن. یعنی تۆ مەکینەیەکە دروست کردووە دەبێت ئەم مەکینەیەش کە ئیش دەکات دایمە کەسانێکە بێ ئاگایان لە ئیشکردنەکەی بوو. تەمان ئەمە کێشەیە، ئێمە نازانین دەبین یا دەکرین. ئێمە کێشەی ئەوەمان هەیە نابین، کێشەکەمانەوەیە کە نابین یا ناکرین و لە بینی دەبین و دەکرین یا نابین و ناکرین جیاوازیەکی زۆر گەورە هەیە و ئەم جیاوازیە ئێمە زۆر بە ئاسایی دەیبینین، بەس ئەم جیاوازیە زۆر قوڵە، ینی جیاوازیەکی ئاسایی نییە بڵێ ئەمە هەر ئاوا بە ئاسانی بڵێ تۆ بڵێ ئەم دوانە لە بریەک بەکاربێنی. دەبین یا دەکرین، دەبین و دەکرین هەرڕێک وەکو بەقەدەر جیاوازیەکەیان بەقەدەرەوەیە کە شتێک بە سروشتی دەبێت و لەگەڵ شتێکا کە دروست دەکرێت. ینی جیاوازیەکەی ڕێک جیاوازی شتێکی سناعیە کە بە سەنعەت مرۆڤ دروستی دەکات لەگەڵ شتێک کە بە سروشتی خۆی هەیە. ئەوەی کە بە سروشتی هەیە بزانن چەند جیاوازە لەوەی کە بە دروستکردن هەیە، ئەوەندەش جیاوازی هەیە لە بینی ئەوەی دەوڵەتێک میلەتێک لە تاریخی خۆیان پەرەبسێنێ و لە دەوڵەتا شکل بگرێ، ینی ببێ بە دەوڵەت
لەگەڵ ئەوەی کۆمەڵی خەڵکەیە و ئەمانە دەوڵەتێکیان بۆ دروست دەکرێت. دەوڵەت دروستکردن وەکو دروستکردنی خان و باڵەخانەوە و شتانە وایە، ینی شتێکە دروستی دەکەیت، چوارچێوەیە کە دایدەنین، ئەو شتێکی وەزعیە. وە کێشەکە لێرەیە، ئێمە ئەمە جارێ ئیشتاکووە و هیچ تاکووە و هوشیاریە لە لای ئێمە نییە. ئێمە دەبین بە دەوڵەت یا دەبێت بکرێن بە دەوڵەت. تاوان لە جیهانی مۆدێرنە بوون بە دەوڵەت نییە، بوونی نییە. لە جیهانی مۆدێرنا کەس نابێ بە دەوڵەت، دەبێت بکرێ بە دەوڵەت. فەرزەن کاتێک کە سەرکردەیەکی سیاسی دەڵێ ئەمە مافێکی سروشتی خۆمانەوە خوا پێداوین، ئەمە باسی دەبێت دەکات لە ڕاستیە، نەک باسی دەکات. ئەوە باسی ئەوە دەکات ئێمە وەکو میلەتێک بە شکلێکی سروشتی حەقی ئەوەمان هەیە دەوڵەت ببین بە دەوڵەت. دەوڵەتمان هەبێ بەس وەک ئەوەی کە ببین بە دەوڵەت، نەک وەک ئەوەی بکرین بە دەوڵەت. ئەمە ئەوە دەڵێ، ئەمە زۆر جیاوازە. ئەمە تەمان لێرەوە هەست دەکەیت تۆ تەنانەت سەرکردە سیاسیەکانیشت، ئەوانەیە کە ئوموری ئەم میلەتەیان بەدەسە، هوشیاریان بەوە نییە کە دەبین لەگەڵ دەکرێن لە یەکتر جیا بکەن. تاوان پرۆسەی بوون بە دەوڵەت، ئەم پرۆسەیەکی زۆر سەختە. پرۆسەی کردن بە دەوڵەت ئەمەیان پرۆسەیەکی زۆر ئاسانە. ئەمە ئیتیفاقی سیاسی دەوێت، بە زەویان ئیتیفاقی ڕۆحی دەوێت. و ئەم ئیتیفاقە ڕۆحیە ڕەبتی نییە بە دەرەوە. ینی کاتێک کە میلەتێک دەبێت بە دەوڵەت لە چوارچێوەیەکی سیاسیە و ئیتیفاقێکی هینی ناوێت، ئیتیفاقێکی جەماعی دەوڵەتەکانی تری ناوێت. ئەمە وەکەوە نییە کە کۆمەڵە دوکاندار هەیە تۆ بڵێ با منیش لە پاڵێەوە دوکانێ بکەمەوە، ڕێگەم بدەن دوکانێ بکەمەوە. و پرۆسەی بوون بە دەوڵەت پرۆسەیەکی ڕۆحی سەختە و مێژوویەکی دوور و درێژ دەبێ ئەم ڕۆحە ببڕێ، زەمنێکی زۆر ببڕێ هەتا دەگاتە ئەو قۆناغە کە ڕۆحی لە ناو ئەوەی کە مادیە بەردەستە بێت. یعنی بۆ ئەوەی ئێمە میلەتێک ببێ بە دەوڵەت دەکرێ هەزارە ساڵی بێ، نەک هەزار ساڵ، نەک سەد ساڵ. و دەکرێ ئەم ڕۆحە تا بەرجەستە دەبێت لە ناو ئەوەی کە مادیە و کە عیبارەتە لە دەوڵەت تەمەنێکی هەزار ساڵی بێت، 2000 ساڵی بێت. بەڵام ئەمەی کە دەبێت بە دەوڵەت ڕەوایەتی لە هیچ هێزێکی دەرەکی وەرناگرێت. ینی پرۆسەی بوون بە دەوڵەت ڕەوایەتی تەنها لە چی وەردەگرێت؟ ڕەوایەتی لە ڕوح خۆی وەردەگرێت. و تەنها لەم کاتا دەتوانین بڵین ئێمە وەکو میلەتێک حەقی خۆمانە وەخوا ئەم حەقەی پێداوین کە ببین بە دەوڵەت. بەڵام ئەمە بە قسە ناکرێت، ئەمە بە بڕیاری سەرکردە و دوو سەرکردە و فلان و فیسار ناکرێت، و ئەمە بە ماڵ و مولک ناکرێت، و ئەمە بە دروستکردنی کۆمەڵە بینا و کۆمەڵە شت کە تۆ دەتەوێت نیشانی دەی و تۆش بە کەڵکی ئەوە دەیت بکرێی بە دەوڵەت، ئەمە ناکرێت. ئێمە کێشەکەمانەوەیە دایمە خۆمان ئاوا نیشانی دەرەوەمان دەدەین، نیشانی ئەو هێزە چارە نووسازانە دەدەین کە بە کەڵکی ئەوە دەین بمانکەن بە دەوڵەت. کەچی لەم لاشەوە باسی ئەوە دەکەین کە ئێمە دەمانەیە ببین بە دەوڵەت. ئەمە دووشتی لێک دژە، ینی ئیشکردن بۆ ئەوەی تۆ ببی بە دەوڵەت زۆر جیاوازە لە ئیشکردن بۆ ئەوەی کە بکرێ بە دەوڵەت. و لێک دژەکە لێرایە، تۆ دەتەوێت جارێ بیر لەوە دەکەیتەوە ببی بە دەوڵەت، یا بیر لەوە دەکەیتەوە بکری بە دەوڵەت. دەبێ ئەمە لەلات یەکلا بێت. ئایا کورد دەیەوێت ببێ بە دەوڵەت یا دەیەوێت بکرێ بە دەوڵەت؟ و
واگەر ئێمەم لە حەزە بکەین بە درێژایی ئەو مێژووە ینی کێشەکە لە ڕاستیە لەویا بۆ کورد ڕێگەی نەداوە بکرێت ڕێگەی بەکردنەکە نەداوە بۆچی چونکە دایمە دەرکی بۆ کردووە ئەگەر بکرێت یانی چی ینی مەحکوم دەبێت بەو هێزەکە دەیکات بە دەوڵەت لەبەرەوە ئەگەر بێت و لە شوێنێکی شاب بەرە گەیشت بێتە ئەو شوێنەی خەریکە دەیکەن بە دەوڵەت شتێکی خۆی هەیە نەیداوە بەدەسەوە و ئەم شوێنەی نەداوە بەدەسەوە بەبێ ئەم شوێنەش کردن بە دەوڵەتەکە ڕوونادا و ئەمە تەمان کاتی ئەمە دەڵێن بۆچی ئەم حکومەتەکەی شێخ مەحموود کە تەمان حکومەتەکەی شێخ مەحموود بەر لە حکومەتەکانی دەوروبەر دروست بوو تەسەور دەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکەم حکومەتی مۆدێرن کە دروست کرابێ ئەوەی شێخ مەحموودە چونکە ئەوەی شێخ مەحموود بەس بەر لە دەوڵەتی عێراقی دروست ئەو حکومەتە هەیە و بەر لە دروستبوونی دەوڵەتی مۆدێرنی تورکی کە خلافەت تەحول دەکا بۆ تورکیا دەوڵەتی عوسمانی ئەو کاتە مەرکەزی دەوڵەتی عوسمانی بوو و بەر لەوە کە شاهیەتی کۆن لە ئێرانە بگۆڕێ بۆ دەوڵەتی مۆدێر ئێمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە فعلەن کورد بەر لەوانی تر هوشیار بووە بە دنیای مۆدێرە و لە عینی کاتیشە هەوڵی داوە خۆی بەر لە هەمویان بچێتە ناو ئەم دنیا مۆدێرنەوە تەنانەت یەکەم منەظەمەی مۆدێرن کە دواتر دەوڵەتی تورکی لەسەردا دەمەزێ کوردەکان دووسی دەکەن اتحاد و تەرەقی کوردەکان دووسی دەکەن کوردەکان مۆدێرنە بڵاو دەکەنەوە لە ناو تورکیا و منەظەرەکانەوانی کە مۆدێرنە بڵاو دەکەنەوە کوردنەوە عەبدوڵڵا جەودەت ئەلمانیە بڵاو دەکات تورک نەیدەزانی ئەلمانیە چی ئەسەن تورکەت ناوی نەبووە ئەم بەدەمەوە چوونە بەدەم دنیای مۆدێرنەوە و لە عینی کاتیشە دنیای مۆدێرن لە شوێنەکە نایە بەدەمتەوە ئەم کێشەی بینی کورد و مۆدێرنە چییە؟ تۆ دێرە کێشەکە یەکسەر دەرک دەکەی کێشەی بینی کورد و مۆدێرنەیە نەک کێشەی بینی کورد و تورک کێشەی بینی کورد و عەرەب ینی لە ئەسڵا کێشەکە بەر لەوەی کێشەی تورک و عەرەبیە ینی بە معنایەکی تر مۆدێرنە کێشەی خۆی لەگەڵ کووردا دەگوازێتەوە بۆ کێشەی خۆی لەگەڵ کێشەی کورد لەگەڵ ئەوانەی کە کوردیان بەسەرادا بەش دەکات ینی لە جەنگی کێشەی ئەم خواوەندە لەگەڵ ئەم کائینا نەقلی دەکا بۆ کێشەی دروستکراوەکانی لەگەڵ ئەم کائینا ئەگەر بە شکڵێکی میتافۆر باسی کەین وەکو ئەوە وایە شەیتان جەنگی لەگەڵ خواوەندە هەیە بەڵام ئەم خواوەندە خۆی جەنگەکەی لەگەڵ ناکا مرۆڤی بۆ دروست دەکا بۆ ئەوەی جەنگەکەی لەگەڵ بکە یعنی ئەو کاتە جەنگەکە دەکەوێتە بینی کێ بینی مرۆڤەکە و ئەم شەیتانەوە و جەنگەکەش لە ئەسڵا لێرەوە دەشارێتەوە کە لە ئەسڵا جەنگەکە لە بینی کێ و کێ لە بینی ئەم بوونەوەرە و مۆدێرنە خواوەندەکایە و لەناو میلەتەکانی جیانە تاکە میلەتێک هەست دەکەم کە کێشەی لەگەڵ خواوەندی ئەم جیانە تازە هەبێت تەنها کوردە بەڵام ئەمە وا وێنا کراوەتەوە بۆ ئێمە کە ئەسڵی کێشەی ئێمە کێشەیەکە لەگەڵ خواوەندەکانیە لەگەڵ دروستکراوی خواوەندەکایە تەمان بەردەوامیش خواوەندەکە پشتگیری لە کێ دەکا لە دروستکراوەکەی خۆی دەکا هەر لەبەر ئەوەشە ئەوە نابێ پێت سەیر بێکە کاتێک باسی بۆ نمونە جیابوونەوەی لە عێراق دەکرێت ئەمریکا و ئەوروپیەکان بە شکڵێکی ڕەسمی پشتگیری لە چی دەکەن لە یەکپارچەیی خاکی عێراق یەکپارچەیی خاکی سووریا یەکپارچەیی فلان ئەمە لە خواوەندێک کە دیفاع لە چی دەکا دیفاع لە دروستکراوەکەی خۆی دەکا لەبەرەوە نابێ ئەوەی چاوەڕێ لێ بکەی کە دیفاع لە تۆ بکات چونکە لە ئەسڵا ئەم محکومە بەو هێزە و تۆ دانراوی لە بەرامبەر ئەوە بۆ ئەوەی شەڕەکە
لە بینی خۆی و توا دین کات بەرێتە دەرەوە. کاتێک بەم شێوەیە لە حاڵەتی کورد تێدەگەن هەز دەکەین فعلەن کورد لە حاڵەتێکی زۆر مەترسیدارایە و مشکلەی ئێمە ئەوەیە کە هوشیاریمان بەم حاڵەتە نییە. هوشیاریمان بەوە نییە کە ئێمە لە چ پەیوەندیەکی ئاڵۆزین لە جیهانی مۆدێرن و دەرکمان بەم پەیوەندی ئاڵۆزە نەکردو. هەر لەبەر ئەوەش بۆ دایمە ئێمە کاتێکە هیچ ڕێکەوتنێکمان سەر ناگرێت و هیچ پەیمانێکێمە بە هیچ پەیمانێکا تێ ناپەڕین. ئەمە هۆکارەکەی ئەمەیە. جا من لێرەوە لە دوای ئەم پێشەکێکە بۆم باسکردن با بزانم من هەندێک شتم ڕۆشن کردەوە لەم پەیوەندیە. ئێستا دەمەوێت شتێکی ترتان بۆ باسکەم، بەڵام هەر دەبێت جارێکی تر من بگەڕێمەوە بۆ پرۆسەی دروستکردن. طبعاً لە پرۆسەی دروستکردنا یعنی شتانێک هەیە دەبێت لە پێش چاوی بگرین. طبعاً کە باسی دروستکردن دەکەین ئێمە باسی عالەمێکی ئینسانی دەگەین، باسی عالەمێکی خوایی ناگەین. یعنی چی باسی عالەمێکی ئینسانی دەکەین؟ یعنی باسی جیهانی ئەو دروستکراوانە دەکەن کە ئینسان دروستیان دەکات و باسی ئەوانە ناکەین کە هاتوونەتە بوون یا ئەوانەی کە لەبوونان، ئەوانەی کە بوونێکی سروشتیان هەیە و ئینسان قدرەتی دروستکردنی ئەو شتانینی و تا ئێستاش بەو هەموو پێشکەوتنەوە ئینسان بەخۆیەوە بینیوێتی ناتوانێت یەک تاڵەموو دروستکە لە مادەکانی کە تاڵەموویە کە ژیانی تیابێ کە چاندت بژی تاڵەموویە کە ناڵێم دەنکە گەنمێک دەڵێم تاڵەموویەک و دەنکە گەنمێکیش ناتوانێت دروستکە و ئەمەش من لە ڕاستیان نامەوێ ئەلێرەوە ئەو قسەیە بکەم بڵێم ئەها ببینە ئینسان چەند بوو دەڵێە لە چاو خوا کە خوا ئەمەی دروست کردووە ئینسان لەگەڵ ئەوەشا بەو هەمووی عەزەمەتەی خۆیەوە ناتوانێت ئەو دەنکە گەنمە دروست. من نامەوێت لێرە ئەم قارنەیە بکەم بۆ باسی دەسەڵاتی خوا بکەم لە مۆزوعا کە خوا چەند لە ئینسان بەتواناترە. لە ڕاستیە ئەم مقارنەیە هەر لە خۆیان هەڵەیە، هەر هەڵەیە، ئەم مقارنە خۆی لە ئەساسەوە هەڵەیە. ئەوەی کە ئەم دوانە دەخاتەنە ئەو مقارنەوە لە بەڕێگایەکی هەڵا هاتووە، ئەم دوانە ناکرێت مقارنە بکرێت. و لێرەشەوە ئێمە لەگەڵ پێشکەوتنی ئەم هەموو شتانە کە ئینسان هێشتا ناتوانێت بەردێک دروستکە. بەردێک دروستکە یعنی چی؟ یعنی لەوە دروستی کاکە لێ دروستکراوە نەک لەوەی کە هەیە. ئەم شتانە بەر لەوەی هەبن نەبوون، ئەم پرۆسەی هات نەبوونە و بۆچی ناتوانێت؟ چونکە دەستی ناگا عەسڵەن بەو مادەیەی کە ئەم شتانەی لێ پێیا بوو. ئەو مادە مادەیەکی هەستەکی نییە، دەستی پێی ناگایتر لەکوێ بتوانێت ئەمە بکە و ئەمە بەم جیازانەی دووسی کردووە ئەمە پێی پێ نابرێ و هەر نابین دێ هەتا تۆ چۆن دەستی لێ دەدەی، هەر بوونێکی فیزیکی نییە. و دواتر چۆن ئەم ئایدیاڵە دەخەیتە ناو ئەمانە لە ڕاستیە شتانێکن من هەست دەکەم خۆگەلکردن ئەگەر چاوەڕێ لە زانست بکەین و لە مرۆڤ بکەین بتوانێت لەو بواری دروستکردنا شتمان بۆ بێنێتە بوون. بەڵام مرۆڤ لە عینی کاتا لە بوارێکی ترا دەتوانێت شتمان بۆ دروستکە. دەتوانێت زۆر شتێک دروستی کاکە لە تەبیعەتان نین و نهاتوونەتە بوونن، ئەم دروستیان دەکات. بەس ئەم دروستکردنە چییە؟ یا لە ڕێگەی ئەم دروستکردنەوە کاتێ من باسی دروستکردنتان بۆ دەکەم دەمەوێت باسی ئەوەتان بۆ بکەم دنیای تازە چۆن دروست دەکرێت. تابان هەموو دروستکردنێ کۆمەڵە بنەمای هەیە و بنەمایانە جێگیرن بۆ هەر دروستکردنێت. لە دروستکردنی خاکە نازێکەوە بیگرە هەتا دروستکردنی ئاڵۆزترین شت کات ئێمە کە ئینسان دروستی کردووە، ناگەر ئینسان دروستی کردووە کە هەر هەیە خۆی. لەبەرەوە دەبێت لە پرۆسەی دروستکردن زۆر بە وردی حاڵی ببین چییە.
کە پرۆسەی دروستکردن حاڵی بووینە و کاتە دەزانین ئەو هێزە چارە نووسازە کە مێژووی دنیای تازەی دروست کردووە کە دنیای مۆدێرنە چۆن شتەکان دروست دەکات ئەو کاتە دەزانین بۆچی ناتوانێت بۆچی کورد بەو پرۆسەی دروستکردن ناناڕێت چی ڕێگرە لە بەردەمەوەی خۆی بدا بەدەسەوە دروست بکرێت ئەگەر ئەمە نەزانین لەوە تێناگرێت جا ئێستا پێشتریش وابزانم لە وانەکانی کانت و وانەکانی پێشوە هەندێ ئەو بنەماکانی دروستکردنم ڕۆشن کردوێتەوە کاوە یەکەم جار ئەرستۆ دەرکیان پێدەکات لە ڕاستیە و ئەرستۆ لە کتێبی سروشناسیەکەیە کە لەوێ هەر خۆی ئەوەی بە دروستکردن هەیە لەگەڵەوەی بە سروشتی هەیە هەر لەو کتێبە جای دەکاتەوە لە عینی کاتیشا ئەو بنەمایانە دیاری دەکات کە شتێکی لەسەر دروست دەکرێت لەسەر ئەساسی ئەو بنەمایانە تەمام بنەماکان چین عیلەتەکانی ئەو ناوی دەنێ عیلەتەکان چوار عیلەتەکە و بە عیلەتەکان ناسراون نەمانە لە کتێبە فەلسەفیەکان ئێمە بۆ ئەوەی هەر شتێکی سادە بەسیتیش دروستکەین دەبێ چوار عیلەت دەبێ یەکێکیان شکڵە یەکێکیان مادەیە یەکێکیان ئامانجە ئەوەی کە ئەو شتەی بۆ دروست دەکرێت ئەوی تریشیان ئەوەیە کە دروستی دەکەوە ئەمانە ڕەبت دەکات بە یەکەوە سوورە و مادەکە شێوە و مادەکە دەدا لە یەک بۆ ئەوەی ئەم شتە بتوانێت ئەوی شە بکە فەرزەن پارچە تەختەیەک کە شکڵێکی معەیەنی نییە ئێمە هەتا نەیکەین بە کورسی ناتوانێت ئیشەکەی خۆی بکات تا نەیکەین بە مێز ناتوانێت ئیشەکەی خۆی بکات پارچە ئاسنە کە لەو لاوە فرێدراوە لەگەڵ دارێکە کە لەو لاوە هەیە ئەمانە هەتا بە پرۆسەی دروستکردنان نەبرێن نابن بە تەور و ئەم تەورە ئیشەکەی خۆی ناکات لەبەرەوە دەبێ شێوەیەکە بێ بدرێک بە مادەیەک تاوەکو شتێک بێتە بوون کە وەزیفەیەکی دیاریکراو ئەنجام بدا ئەو وەزیفەیە کە ئەنجامی دەدا ئامانجی دروستکردنەکەی و ئێمە شێوەیەکیشمان هەیە کە فاعیلەکە ئەوەی دروستکەرەکە دەیدا بە مادەکە و مادەکەی پێ مەحدود دەکا سجن دەکا لە ناو شێوەکە و ئەم سجنکردنە ڕادەگرێ ینی ئەم بەندکردنە ڕادەگرێ بۆ ئەوەی چونکە گەڕ ڕاینەگرێ وەزیفەکەی خۆی جێبەجێ نەکا دەیبەسێتەوە بۆ ئەوەی چی بۆ ئەوەی وەزیفەکەی خۆی جێبەجێ بکات ینی لێرە چی هەیە لێرە جۆرێک لە بەستنەوە هەیە بەندکردن هەیە هەموو دروستکردنێکیە بەندکردنی مادەیە مادە بەند دەکات کۆت و بەندی دەکات بۆچی بۆ ئەوەی ئەو شتە وەزیفەی خۆی جێبەجێ بکات چونکە ئەگەر کۆت و بەندی نەکا وەزیفەکەی خۆی جێبەجێ ناکات لە چیا کۆت و بەندی دەکات سژنی دەکات زیندانی دەکات لە ناو فۆرمێکە لە ناو شکڵێکە ئیتر ئەو مادە دەچێتە ناو ئەو شکڵەوە و مەحدود دەبێ بەو شکڵە ناتوانێت لە حدودی ئەو شکڵە دەرچێت چونکە ئەگەر لە حدودی ئەو شکڵە دەرچێت ئەو کاتە ناتوانێت وەزیفەکەی جێبەجێ بکات تەمانە من لە فەلسەفە ئەم حدودانە جوگرافیایە ئەم حەدانە ئەم سنوورانێکە بە حەد ناو دەبێ حەد ینی تخوب ینی تخوب ینی مەرزی شتێک تەمان ئەم مەرزە ئەو سەربەخۆ دەکا وەک بوونەوەرێکی سەربەخۆ لە شتەکانی دەوروبەری ینی لە عینی کاتە سەربەخۆی دەکا و لە عینی کاتیشا چی لێ دەکات دەیبەسێتەوە ینی بەندی دەکا و لە عینی کاتیشا سەربەخۆی دەکا لەوانی تر تەمان وشەی سەربەخۆیی ئەلێرا دەتوانین بەکاربێنین وە جیایکەینەوە لە وشەی ئازادی شتێکە و سەربەخۆیی شتێکی ترە سەربەخۆیی لە بۆ شتە مینەکان بەکاری دێنین مادیەکان ئەوەی کە تۆ دەتوانی فعلەن بەم معنایە سەربەخۆی کەی لە شتێکی تر ینی ئێستا ئێمە دەڵێن خانووی سەربەخۆ خانووەکە سەربەخۆیە یا سەربەخۆنیە یا پێکەوە ئەم سەربەخۆیە ینی چی ینی جیاکردنەوەی لە شتێکی تر
کاتێک ئێمە باسی سەر بەخۆیی دەکەین باسی شتانێکی مادی دەکەین بە عیلاقەی بە ئازادی و ئەو شتانەوە نییە. سەربەخۆیی ینی دانی فۆڕمێک بە شتێک بۆ ئەوەی جیا ببێتەوە لە شتەکانی تر، سەربەخۆ بێت لە شتەکانی تر. تەبعاً کاتێک کە ئێمە دەڵێن سەربەخۆیمان دەوێ ینی چی؟ ینی جیاکردنەوەی ماڵمان دەوێت. جیاکردنەوەی ماڵیش بەچی دەبێت؟ بەوەی کە فۆرمێک بدرێ بەو شوێنە تاوەکو لە حەدی خۆیە بمێنێتەوە، بۆ ئەوەی وەزیفەیەکی دیاریکراوەی ئەنجامی بدات. بە معنایەکی تر ئەگەر ئێمە بچینە ناو ئەو فۆرمەوە کە بۆمان دروست دەکرێ و سەر بەخۆ دەبین پێی، دەبێت وەزیفەیەک جێبەجێ بکەین بۆ ئەوەی کە ئێمەی سەر بەخۆ کردووە. کاتێک ئێمە ئەم وەزیفەیە جێبەجێ ناکەین، تەبەن ئەو هێزە بە معنایەکی تر ئەو هێزە دەزانێت کە ئێمە ئەو وەزیفەیە جێبەجێ ناکەین. ئەگەر بێت و چوارچێوەکانیشمان بۆ دانێ، ئێمە چی دەکەین؟ بەندمان کا بۆ ئەوەی وەزیفەکە جێبەجێکەین، ئەو بەندیەتیە دەبڕین و ئەم بەندیەتیە نابێ بەدڵی ئێمە بێ، دەبێت بەدڵی ئەو هێزە بێ کە ئیشی بەم بەندیەتیە هەیە، ئیشی بەم دروستکراوەی خۆی هەیە کە هینێکی بۆ بکە، وەزیفەیەکی دیاریکراوەیە بۆی جێبەجێ بکە. هەر لەبەرەوە ئالێرەوە وردە وردە دەتوانین بەرەبەرە کاتێک ئەم شتانە دەرک پێ دەکەین وێنای کورد بکەین، و ینی ئاوا بەرەبەرە کوردمان وەکو چی دێتە پێشاو، وەکو شەیتانێک بۆ ئەو خاوەندە کە سەرپێچی چی دەکات؟ ناتوانێت بچێتە ژێر ئەو وەزیفەیە کە دەیداتێ، لەبەرەوە سەرپێچی دەکات لەو بەند حدودانەی کە بۆی داناوە و ئەو حدودانە دەبڕێت. ئەمانە دواتر ئەو دەدەم ڕۆشنتری بکەمەوە. ئێستا ئەوەی کە گرنگە باسیکەی ئەم پرۆسەی دروستکردنەیە دەمەوێت بە وردی لەبارەوە بگوین، زانین چۆن ئەوروپا لەکەیەوە دەستی کرد بە دروستکردنی ڕۆژهەڵات. تاوان ڕۆژهەڵات بە نسبەت ئەوەوە دروستکراوێکە. من ئەو جاریش بۆم باس کردن، وتم ئەو هێزی دروستکەرە هێزە دروستکەرەی کە لەگەڵ عیلما لە ئەوروپا سەر هەڵدەدا، ئەم مەیلە بۆ دروستکردن، وتم ئەم مەیلە تەواو مەیلێکی ئەوروپیە. بۆچی مەیلێکی ئەوروپیە؟ چونکە ئەو زانستانەی لە ڕاستیا کە دواتر سوودیان لێ وەردەگیرێ بۆ دروستکردنە، ئەو زانستە لای میلەتەکانی تر هەبوون، بەڵام ئەوان نەیانتوانیوە چی بکەن؟ نەیانتوانیوە ئەو پرۆسەی دروستکردنە بگەیەنە ئەو ئاستەی کە ئامراز بگۆڕن بە ئامێر. و عشقی ئەوروپیەکان بۆ دروستکردن ئەوان ئاراستە دەکات بەرەو ئەوەی کە لەم مەوزوعی دروستکردنا قوڵ ببنەوە تا بگەنە ئەوەی کە بتوانن ئامراز کە سیستەمی کارکردنەکەی لە دەرەوەی خۆیەتی و لە ناو بکەرەکایەتی لە ناو ئەوایە کە کاری پێدەکا، و ئەم سیستەمی کارکردنە بگوازنەوە ناو مادە کە ئەو کە گواستانەوە ناو مادە شتێک بێتە بوون کە پێی دەڵێن ئامێر. ئەم ئامێرە کاینێکی سەربەخۆیەوە خۆی ئیشی خۆی دەکا، ئێمە ئیشی پێ ناکەین. کە ئێمە دەڵێن ئیشی پێ ناکەین، ئێمە دەیخێنە ئیش جیاوازە لەوەی کە ئیشی پێ دەکەین. ئێستا من بە خاکە نازێک ئیش دەکەم، خاکە نازەکە من ناخەمە ئیش، بەڵام بە دەڕاستەیەک ئیش ناکەم، دەڕاستەکە دەخەمە ئیش، ئەو خۆی ئیشەکە دەکا. یعنی چی؟ سیستەم لە ناوایەتی ئەو خۆی هەموو سیستەماتی کراوە دەزانێت چی بکاو چی نەکا. من و تۆ پێی ناڵێن وا بکە و وامەکە. ئێمە هەر ئەوەنەمان لەسەر بیخێنە سەر ئیشەکە، کە خستمانە سەر ئیشەکە ئەو بۆ خۆی ئیشەکە دەکا. تاوان لێرە ئامێر زۆر زۆرینترە، زۆر متێعترە لە حیوانێک، چونکە ئێمە فەرەزەن گایەک دەبینە جووت، دەبێت دایما ئاگامان لێی بێ تاوەکو ئیشەکەی بکە جۆرێک، چونکە حەدەکەی خۆی تێدەپەڕێنی و ئیرادەیەک لە ناوی هەیە چی دەکا؟ کێشە بەوە حدودە دروست دەکا کە ئێمە بۆمان داناوە تاوەکو چی بکە؟ تاوەکو وەزیفەکەی خۆی جێبەجێ بکە.
دەبێ ئەمانە بە وردی تێبگەین تێپەڕاندنی حەد یانی چی و وەزیفە یانی چی کاتێک فۆرمێک دەدرێ بە شتێک ئەمە هەر فۆرمدان و بە شتێک نییە و شتێک دێتە ئاراوە لەناو ئەمە یەک دنیا شتی تر هەیە دەبێ ئەمە دەرکی پێ بکەین تاوەکو لە وەزەکەی خۆمان تێبگەین و یەکێک لەوانە ئەوەیە کە باسم کرد بەندکردنی شتێکە فۆرمدان بەش مادەیەک بەندکردنی ئەو شتەیە لە ناو مادە بۆ وەزیفەیەکی دیاریکراو وە سنووری ئەو مادەیە عیبارەتە لە فۆرمەکایەتی کاتێک کە ئەمەی لە ناو مادەکە فۆرمی گرتووە فۆرمەکە تێدەپەڕێنێ ئەو کاتە چی دەبێت لە وەزیفەکەی لە دەستدەدا ئەو کاتە لە ئەو ئیشەی کە ئەم لەگەڵ ئەوانی ترا دەیکا و سیستەمەکە چاوەڕێی لێ دەکا لەو لەحزا ئاوا بکە ئەو ئاوا ناکا کە ئاواشی نەکرد کۆی ئیشەکە چی دەبێت ڕادەوەستێ ئیستیجابەی نابێ بۆ سیستەم لێرە کە ئیستیجابەی نەبوو بۆ سیستەم ئەو کاتە مەکینە زلەی گیان خەلەلی تێ دەکەوێت لە ڕۆشنەکەیە خەلەلی تێ دەکەوێت و شتەکانیش دایمە وەکو بڵێ بە شکلێک ڕوو دەدەن لە ناو کوردە کە زۆر نامتەوەقعن ینی سیستەم ناتوانێت تەوەقعیان بکە بەڵام ئەو مەوزوعانەی تر کە ڕوو دەدەن لە غەیری کوردە سیستەم بە ئاسانی دەتوانێت تەوەقعیان بکە بۆچی چونکە ئەسڵەن خۆی ینی ئەمانە تعریفکراون لە لای خۆی فەرزەن مەوزوعی بۆ نمونە دروستبوونی داعش و تێپەڕانی حدودەکان ئەمە چی ئەمە شتیانەکن لە تەوەقعی سیستەمە هەیە سیستەم خۆی جاری وا هەیە خۆی دامی دروستبوونیان دەکات بەڵام ئەوەی کە لە ناو کووردا ڕوو دەدا کێشەکە ئەوەیە سیستەم دایمە دەترسێت چونکە دەخاتە ناو حاڵەتێکی مەجهولەوە دایمە هەست دەکات شتێک ڕوو دەدا کە ئەو ناتوانێت بیزانێ و لە دنیای مۆدێرنیشا دەبێ هەموو شتێک چی بێ هەموو شتێک زانراو بێ هەموو شتێک تەوەقعکراو بێ بۆچی چونکە لە ناو دروستکراوەکانایە ینی بۆ نمونە کە تۆ سیارەیەک دروست دەکەی سیارەکە ئەو تەوەقعانەی لێ دەکەی هەر کۆنتڕۆڵ کراون یانی و شتێک لە سیارەکە ڕوو نادا کە تۆ لەم ئۆتۆمبیلە لەم جیازە ڕوو نادا کە تەوەقعی نەکەیت هەر ئامێرێک لە ئامێرەکان کە دروستکراوە لەبەر ئەوەی دروستکەرەکەی ئەو دروستی کردووە و دەزانێت چی داناوە سیستەماتیکی کردووە لەبەرەوە ئەو ئامێرە ناتوانێت شتێک بکا کە لە تەوەقعی چیانەوێ دروستکەرەکەیانەوێ کاتێک کە کۆمپیوتەرێک دروست دەکەی جیازێک دروست دەکەی ئەو کەسێک کە دروستی دەکات لەناو ئەم جیازە شتێک ڕوو نادا کە متەوەقع نەبێ بە نسبەت ئەوەی کە دروستی کردووە طبعا کاتێک کە شتێکت دروست کرد و شتانێک لێی ڕوودا کە متەوەقع نەبوون ئەو کاتەیانی چی یعنی ئەسڵەن تۆ بە پرۆسەیەکی وەهمیا بردوو دەدروست نەکردووە چونکە دروستت بکردایە ئەو کۆنتڕۆڵکردنە ڕووی دەدا ئەی ئەمە بەڵگەیە لەسەر چی کاتێک ئەم لادانە ڕوو دەدا یعنی بە وەهمی دروستت کردووە یعنی وات زانیوە دروستت کردووە بەس ئەمە شتێکی تری هەیە شتێکی تری تایە ئەم شتە ونە و ئەم شتە کۆنتڕۆڵ نەکردووە کە کۆنتڕۆڵت نەکردووە لە پڕ ئەمە ڕوو دەدا تۆ تووشی شۆک دەکات وازحە شتەکان ڕۆشنە مادام ێستا ڕۆشنە ئیتر سەرەتایەکتان سەرەتایەکی تر دەست پێ دەکەین دوای ئەوە لە وانەی دووەمە درێژەی پێ دەدەم ئێوە هەر یەکە لە ئێوە دەزانن ڕۆژهەڵەتناسی چییە ئەمە تەبەن لە دەستەکەی دواتر بەس ئێستا فکرێکتان دەدەمەوە دوایەوە باسی دەکەم ڕۆژهەڵاتناسی لێکۆڵینەوەی ئەوروپایە لەکوێ لە ڕۆژهەڵات ئەم لێکۆڵینەوەی وەزیفەی چییە بۆچی ڕۆژهەڵات ڕۆژاوایەکان هاتن لە ڕۆژهەڵاتیان کۆڵیەوە وەزیفەکە چییە و دواتر ئەمە چی لێ دەکەوێتەوە ئەوە لە تەبەن ئەمە ڕەبتی بە دروستکردنەوە هەیە و دواتر